یاریەکانی خولی بژاردەی کوردستان بۆ تۆپی بالا بەردەوامی هەیە و لە قۆناغی دووەم و لە سێم ڕۆژ یاریەکان زۆربەی حساباتەکان کۆتاییان پێهات. لا هۆڵ یانی ئەکاد عەنکاوە لە شاری هەولێر و لە یاری یەکەم هەولێری پێشەنگ بە کۆکردنەوەی سەرجەم خاڵەکان ڕوبەڕووی هەڵەبجە بوویەوە. یاریەکەشی بە سێ گێمی بێوەڵام لێ بردەوە و پاڵەوانبوونی لە خولەکەم سۆگەر کرد. هەستیش خۆشە بەڕاستی کە ئێمە وەک یانەی هەولێر کە نەک لە کوردستان توانیمانە لە عێراقش نەتیجەمان باش بێ لە ئێستش لە حەوت دیاری ڕابردوودا توانیمانە هەر حەوتی سەرکەوتوو ببین. ئەلحەمدوللا یاریەکمان ماوە بەڵام توانیمانە کاسەکەم سۆگەر بکەین. ئینشاڵڵا لە گەمەی سبەینێش ڕوبەڕووی شۆڕیجە دەبینەوە کاسەکەم سۆگرە ئینشاڵڵا. لە یاری دووەم شۆڕیجەی دووەم ڕوبەڕووی ئەکاد عەنکاوە بوویەوە. شۆڕیجە بە سێ گێم بەرامبەر بە گێمێک لە یاریەکە سەرکەوتنی تۆمار کرد و پلەی دووەمی لە خولەکەم سۆگەر کرد. ئێمە پاڵەوانەکە لە بیدایەوە کاتین یعنی نیازمان هەبوو پاڵەوانەکە بەدەست بێنین، بەڵام ئیتر بە جۆرە یاریەکان و تیپی هەولێرش یانەیەکی زۆر بەتوانایە لە قۆناغی یەکەم پێیان دۆڕین. ئەم قۆناغەش ئەگەر بیبێنیشەوە بەڵام ئێمە هەوڵی جدیە دێن بۆی لیان بینەوە. مەردەوەنی ئێمە کە بە دووەمین و ڕازی بین و دانیشین، بەڵام نەتیجەکەش ئەگەر دووەم بێ هیچ کێشەمان نییە، بەڵام یاریەکە هەوڵە دێن بیبینەوە. بەهۆی کشانەوە یانەی نیشتیمان لە خولەکە ڕێژەی یاریەکان کەمتر بوویەوە. لە دوا ڕۆژ و دوایین یاریەکان هەولێر و شۆڕیجە هەرچەندە پلەی یەکەم و دووەمیان مسۆگەر کردووە ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. هەڵەبجە و ئەکادیش بەرامبەر یەکتر یاری دەکەن و شەڕی یەکلاکردنەوەی پلەی سێم لە نێوانیان دەکەن. حوسێن محەممەد، کەناڵی پێیام، هەولێر.